بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. يا رب خويا ليد دبارين وباسم عظم خود بنا وزوانا كان خود. يا رب خويا قرآني بيروز بجيرة ببهاري دلمان بخوش گوزرانی ژیانمان با خوشی و خوش گوزرانی ژین و ژیانمان یا رب العالمین بیجێڕی یا رب العالمین بەلابەری هەموو نەخۆشی و نەهامەتی و دەرد و بەڵاو ئێش و زان و خەم و پەژارەمان یا رب العالمین و بیجێڕە بە شەفاعەتکار و تکاکارمان لە ڕۆژی دوایی یا رب العالمین. بەڕێزان خۆشەویستان، لە تەفسیری سوورەتی الکەهف گەیشتنەوانەی سێزدەهەم لە ئاەتی ژمارە 79 هەتا 82 لەو سێ ئاەتە پیرۆزە دەچینە خزمەت ئەو سێ ئاەتە پیرۆزە. پەیوەندی تەوەری یەکەم پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو. لە ئاەتەکانی پێشوودا خوای گەورە باسی بەیەکگەیشتنی موسا پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەر بێ لەگە بەندە چاکەکە و کاتێککە بەیەکەوە بوون و موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەر خضر گەشتێکیان کرد. لەو گەشتەدا سواری کەشتی بوون و لە دواییدا هاتنە خوارێ. ئینجا خضر گەنجەکەی کوشت و لە دواییدا دیوارە خوارەکەی ڕاست کردەوە. موسا پێغەمبەر ڕەخنەی لێگرت و خضریش وتی جاری یەکەم دووەم عەفوی کرد، جاری سێم وتی تەواو ئێمە لەگەیەکتر ناگونجین، ئێمە لەگەیەکتر ناتوانین بەردەوام بین لەو گەشتە، لێیە پێویستە لە یەکتر جودا بینەوە. لێرەدا بەڵام خضر وتی بەر لەوەی لە یەکتر جودا بینەوە لە مەودووە بۆ دڕۆن دەکەمەوە ئەو سێ کرداری کە ئەمن ئەنجاممدا هۆیەکەی چییە؟ لەو ئاەتە پیرۆزانی ئێستا ئێمە باسی دەکەین بەیانکردن و ڕۆنکردنەوەی خضرە لە بۆ ئەو کردارانەی کە ئەنجامیدایە. تەوەری دووەم لە تەفسیری ئەو چەند ئاەتە پیرۆزە مانای وشەکانە. وشەی غەصبە واتە داگیرکردن، دەست بەسەر داگرتن. یوڕهیقەهما ناچاریان بکات و ئەقڕەبە ڕوحمە سۆز و بەزەیی نزیکتر بێت یان زۆرتر بێت. کەنزۆن گەنجینە ئەشودەهما گەورە بەهێز. تەویل لێکدانەوە. تەوەری سێم دەینە سەر تەفسیر و لێکدانەوەی ئاەتە پیرۆزەکان. خوای گەورە سوبحانەه وتەعالە لەسەر زاری خضر دەفەرمێ ئەمە السەفینەة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا. دەفەرمێ ئەی موسا لە دەربارەی کونکردی کەشتیەکە ئەمە السەفینە. لێرە بزانە قورئان یەک لە ئوسلوبەکانی ئیجازە، یعنی پوختی کورتی وانیا وعنی وأما خرق السفينة سەبارەت بە کونکردنی سەفینەکە کە ئەمن سەفینەکەم کون کرد هۆیەکەی چییە؟ بۆیە ئەو سەفینەم کون کرد. بزانە هۆکارەکەی چییە؟ لەبەر ئەوەی فەکانەت لی مەساکین ئەو سەفینەیە کە ئێمە سواری بووین زۆر ڕێزیان لە ئێمەنا ئەوانەی خاوەنی ئەو سەفینەیە بوون لی مەساکین کۆمەڵە خەڵکێکی فەقیر و هەژار بوون، دەست کورد بوون، یعملونە فی البحر ئیشیان دەکرد لە ناو بەحرێ بەهۆی ئەو سەفینەوە بژێوی ژیانی خۆیان پەیدا دەکرد. طبعا ئەگە سیر بکەین تەمەشا بکەین لێرە دەفەرمی لی مەساکین. کەلیمەی مسکین لە قورئانی پیرۆز خوای گەورە سوبحانەه وتەعالە هەندێک جار فوقەڕا و مەساکینی پێکەوە باس کردیە. وەکو دەفەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین. بەڵام لێرە دەفەرمێ لی مەساکین لە بۆ کۆمەڵە ئەو کەشتی خاوەنەکەی کۆمەڵە فەقیر و هەژارە بوون. زانایان دەفەرمون قاعیدەکەی لە قورئان إذا اجتمع تفرق وإذا تفرق اجتمع. معنى چییە؟ یعنی ئەگەر هات
فقراء ومساكين بيك وباسكرا يعني دوشتي ليك جدان يعني فقير آستكي زور نزمي هيا مسكين لفقيري باشترا يعني فقير كسك هيتينيا يعني بجيوية كي زور خرابة بلام مساكين مسكين أو كسيا إيشو كاري هي معاشية بلام بشيناكا لويا حالي فقير خرابترو بروجورترو نزمترا لحالي مسكين بلام لقرآني بيروز وكو إيرا أقل مسكين بتاقة يا باسكرا بمعنى فقير جدي لويا بزانا أما السفينة فكانت لمساكين أو كشتيا ملشي خاونكي كوملك مسكين بون يعني كومل خلقك إيشو معيشته بجيويان لسر أو سفينة بون أو مسكينانا أو فقير هجارانا يعملون في البحر كاريان دكت لأنه أو بحرة خلشيان دقواستوا ماسيان دقت ميم سودو قازان ديال لو كشتيا وردقت بجيويجياني خويا بيدا دكت زانا يعني فقه دفرمون أو بلغي لسوي أجر كابراك إيشو كاري هبو صعب معيشتو معاشي هبو بلا معاشة كي تيراي ندكت بشي ندكت توشي قرداري دبو دروس زكاتي بي بدري دروس زكاتي بي بدري هاروكو خواي يقول لأصناف زكاة دفرم إنما الصدقات للفقراء والمساكين مساكين شيا أو كسيا داهاتي هيا توانا إشكرني هيا بلا بشيناكا أو مسكينة دطاني زكاتي بدريتي هاوكاري بكري دروس لشريعة إسلام إن دفرمي خضر أو كشتيا ملشي كوملق لفقير هجاران بن يعملون في البحر ككاري عندك لنا أو دريايا أو براستين شاني أو كإنس فقيري بعزت كلا تدستو مستي خوي إجدك تنقوريا لكن خواي عبدك لعبد صالح كان دي هاوكاري عندك بزانا دفاعيا ليركا إن زاد فرمي لوي أمن كشتيا كم كنت فأردت أن أعيبها فأردت أمن أو ويستي خومبو ويستم أو كشتي عيب دار بكم أن أعيبها عيب داري بكم لو لبر أو كشتيا أجر عيب دار نبايا وكان وراءهم ملك كلمة وراء لزماني عربي بمعنى تدي لزماني عربي يعني لدواوة وراءهم يخو معقول نية كابراي مليكي ظالم لبشتيان بيتن يعني تيبرينا وانا لينا كلمة وراءهم يتشكلوا يعني وكان أمامهم وراء لينا بعكس معنى يخويدي واتا لبيشيان أو كشتي كدروي كدا جيش تبندر كيوين دريان لنا بحركة كمال خلقك ريقروا ستهبونا أمانا وكان وراءهم ملك كبوا أو ملك زور ظالمو باتشايتي خرابة كاربوا يأخذ كل سفينة غصبا عادتي وابو أو باشايا أو ملكة يأخذ يعدي برد غصبي ذكرت كل سفينة ليرة كدفرمي كل سفينة يعني كل سفينة صالحة زانا هر كشتيك زور زوان بايا زور توكمو بتوباش بايا تيدكت أو غصبا داجيري دكت ليرة غصبا يعني داجيري دكت بهيز ودا صلاتي خوي كأو فقير هجارانت وانا ودا صلاتي أويان نبو دفع لخويا يمكن بويا أمن هستا كشتي كم عيبتي كم ملي بيداكت هتاكو أو مليكو جماعتي مليك دارو دستكو زندو سربازة كاني كدين كشتي كدبينن بعيبه وديبينن كنا بابا وكشتي كنا أو بكلشي إيماناي لويا كشتي كم كن كد ليرة دا أقورد بينو تمشابكين وكان وراءهم ملك ليرة باستكا دا صلاة دار ملك أو كسي دا صلاتي هي لويا لقرآن وش كان ظلمه ما يسر هر وستيل سبكا ونيا ملك دا صلاة داري هر ولاتك هر شوينك أجر غدار بو أجر غاصب بو داجير كربو أجر ديكتاتور بو سبحان الله خلق هم جياني تأصيل الاقتصاد دكا تأصيل لمسائل أمن وأمان دكا تأصيل لمسائل خوروشت وأخلاقيات دكا ليرة وكان وراءهم ملكك بلا ملكة غاصب ملكة غادر
مەلیکەتی ظالم بزانە لێ لێرەدا هەموو کەسێک کە زوڵم دەکرێت لە هەر وڵاتێک زوڵم مستەمبریتن ئیلا لە پشتیوانی دەسەڵاتدارانە ئەها نابینی فرانە کەس فرانە مەسوولی شەریکە فرانە کەس لە پشتیتی ئەوە وا دەکا ئەشیای گەندەڵی شتی ئێکسپایر شتی خراپ زوڵم و تەعەدا داگیرکردنی ماڵی خەڵک لە پەناو پەسیوی ئەو مەلیک و پاشا و دەسەڵاتدارانە بوو هەمیشە و بەردەوام هەروە بووە لێ بەڕاستی ئینسان هەمیشە و بەردەوام ئەگەر دینداری ڕاست و دروستت دەوێت ئەگەر ڕزقی حەلالت دەوێت ئەگەر ئەخلاق و ڕەوشتی جوانت دەوێت ئەگەر ئەمن و ئەمانت دەوێت هەمووی ئیلا دەبی مەلیکی عادل ئیلا دەبی مەلیکەک عەدالەت بەرپا بکە دەبی مەلیکەک بی ئەگەر ئەو مەلیکە مسلمانیش بی عادل نەبی ژیانی خەڵکە دەبتە ناخۆشی خەڵک لە ئەمن و ئەمان نابی عەدالەت ئەساسە لێ بەڕاستی لێرە خوای گەورە کە باز دەکات ئەو غەسبە ئەو داگیرکردنە بە پشتیوانی مەلیکێک بووە پاشایەک بووە بەڕاستی کە زوڵم و غەدری لەو خەڵکە فەقیر و هەژارەی کردیا منیش هاتم دیفاعم لەو کۆمەڵە فەقیر و هەژارە کرد ئەی موسا پێغەمبەر ئەوە هۆکاری یەکەمی لە بۆ ڕوون کردەوە لە بۆ موسا پێغەمبەر ئینجا خضر دەفەرموێ ئەی موسا وأما الغلام وسبارت بو غلامي ككشتم يعني وأما قتلي الغلامة وهروا كشتني من لبو جنزكا أو جنزي ككشتم سبب كيتسبو لو كشتم فكان أبواه مؤمنين أو جنزا تازا بيجيشتوا دايكو باوشي هردو تيان مؤمنين إيمان دار بونا إنساني زور لخواتر زبونا إنساني زور باش بوا أو دایک و باوکە زۆر لە هەراسانی و لە ژیانی پڕ لە ناخۆشی و لە ناسۆری دابوون بە سەبەبی ئەو منداڵە فەخەشینا ئەن یورهقەهما طغیانا وەکوفرا لێ مەترسی هەبوو لەسەر ئەوەی کەوا ئەن یورهقەهما يعني معنەتی ئەن یورهقەهما يعني یجبرەهما ئەو کوڕا زۆر دەسەڵاتی زۆر بوو لەسەر داک و بابی داکو بابی دەچەوسات دەرەوە ئەو داکو بابە دەسەڵاتیان نمابوو بەسەر منداڵەکان لۆیە مەترسی ئەوەی هەبوو ئەن یوڕیقەومە واتە ئەو منداڵە زۆر بکە لە داکو بابی ئیجباریان بکە لەسەر چ طوغیانن کەوا بەهۆی طوغیان و دەرچوون و سنوور بەزاندنی لە هەموو ئەمر و فەرمانەکی خوا و کوفران و بە سەبەبی کوفرەکەی ببتە سەبەبی ئەوەی ئەو داکو بابە تووشی کوفر بن لابدەن لە ڕێی ڕاست لۆیە کەسێک سەبەبی ئەوەی بی کوفر بڵاو کاتەوە هەمیشە مستحقی چیە مستحقیەوەی لە ناو بردرێ چونکە ئینسانێک ئەگەر کافر بی لە خۆی کافرە کەیف خۆیتی کافرەکە هیچ زەرەری موسڵمانانی نییە ئەسڵەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتە مەدینەی جوولەکە لە ناو مەدینەی بوون نەسڕانی هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەستوری مەدینە پەنجاو قسوور دەستوری مەدینە چلو حەفت خاڵە پەنجاو دوو خاڵە عەفوەن دەستوری مەدینە پەنجاو دوو خاڵە ئەو پەنجاو دوو خاڵە بیست و حەفت خاڵی تایبەت بوو بەچێ بە کەسانی دەوروبەری مەدینە بە تایبەت جوولەکەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەهم ما لەنا وعليهم ما علينا هەر مافەک کە لە بۆ ئێمە بی لە بۆ وانیشە و هەر مەترسیەک ڕوو لە ئێمە بکە بەڕاستی ئەو ڕووی لەوانیش کردیە واتە دەبی ئەوانیش خۆیان بە بەشێک لە خەڵکی مەدینە بزانن کەواتە کابرا کە کافرە هیچ زەرەری نییە لە بۆ دەوروبەری خۆی کەیفی خۆیتی لۆخی کافرە بەڵام کافرێک ئەگە زەرەر و زیانی گەیان ئەگە کوفرەکەی تەشەنەی کرد ئەگە داوای لۆ کوفری خۆی کرد لە ژێر دەسەڵاتی ئیسلامیشدا بوو ئەوە نابی ڕێی پێ بدرێ دەبی ڕێی لێ بگیرێ لۆیە خضر دەرێ ئەو گەنجەم کوشت چونکە سەبەبی ئەوەی بوو ببتە هۆی کافربوونی داکو بابی لۆیە کەسەکیش کوفرەکەی تەشەنە بکە دەبی لە ناو ببردرێ لۆیە ئەمن لە ناو برد لۆیە ئەگە سەیر بکەین غەزەواتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشی هەرە زۆری لادانی کۆسپ و تەگەرەکان بوون لەبەر فتوحاتی ئیسلامی لەبەردەم بڵاوکردنەوەی ئەو دینە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی زۆری ئەو شوێنانی کە فەتح کرا بەبێ شەڕ بووە لۆ پێغەمبەری خوا سەڵات نوێنەری خۆی دەنارد جار بۆ بە نامەی ناردیە حەجەی شی نەناردیە کاکە وەرە موسڵمان بە
ڕێم پێ بدەم بم داوای بکەن بەڵام کە ڕێی لێجیدایە ئینجا پێغەمبەر قووەتی بەکارهێنایە لۆ ڕێخۆشکردن کەواتە جیهاد لە ئیسلام لۆ ڕێخۆشکردنی داوەیە لۆ خزمەتکردنی داوە و بانگەوازی ئیسلامە خەڵک بە زۆری ناکرێتە مسلمان چونکە خەڵک ئەگە بە زۆری ئیمانی پێدرە دەبتە خەڵکەکی منافق لەسەرەوە ئیماندارە لە بنەوەش کافرە دینی ئیسلامیش بەوەی ڕازی نییە نابی خەڵک منافق دروست کرێ چونکە منافق زۆر خەتەرترە لە کافری ئاسایی لۆیە خضر فەرمووی ئەی موسا لەبەرەوەی ئەو قەتلەم کرد ڕاستە لەبەر چاوی تو شتێکی زۆر ناخۆش بوو بەڵام دەبایە ئەو منداڵە لە ناوچی چونکە ئەگە لە ناو ئەو منداڵ لە ناو نەچووبایە دایک و باوکی زەرەنمەندی دنیا و قیامەت دەبوون لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە بزانین ئەهە منداڵی خراپ چەند کارەساتە چەند موسیبەتە لۆیە بەڕاستی زۆر میهمە دایک و باوک هەوڵ بدەن ئەو پڕی هەوڵ لۆ پەروەردەی منداڵەکانیان واللهی بەڕێزان خۆشەویستان ئەو منداڵی خوا دەداتێ مۆری ئیسلامی پێوەیە ختمی خوای گەورەی پێوەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطرة زان فطرة معناتها لەسەر سروشتی طبعی خۆی کە ئیمانی بەخوای هەیە فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه ئەوە دایک و باوکەکەیتی دەیکاتە گاور دەیکاتە جوولەکە دەیکاتە ئاگرپەرست لۆیە پەروەردەی منداڵ زۆر مهمە ئینسان بەر لەوەی کەوا منداڵەکە ببینێ خەمی لێ بخوا بەڵام هەندێک جاری جوا دەبی دایک و باوک ئەو پەڕی هەوڵ و کۆشش دەدات بەڵام ئەو منداڵەشی لاسار و لاوێر و کافر و بێ باوەڕ دەردەچیتن نوح پێغەمبەر کوڕەکەی کافر بوو سەلامی خوای لێ خۆ معنەوەیە نوح پێغەمبەر کەم تەرخەمی کرد بێ نا ئەوە قسمەت و بەشی وی بووە کەواتە دایک و باوک ئەو کاتە کەم تەرخەمن گونەعبارن کە کەم تەرخەمی بکەن اینجا دەفەرمێ بۆیە ئەو منداڵم کوشت فأردنا أن يبدلهما ربهما خيرا منه فأردنا ويستي إيما وابو أقا سيد بكان لكن كردي كشتيكا تي فرمو خضر وتي فأردت أقاتا لو كلمة بي من ويستم يعني إرادك ما بستكي داتا بالخوي ليلة لكشني من دالك فأردنا لو كأوقص له موسى بيغمبر دكا موسى بيغمبر جاكات قناعت وهمو إنسانش عاقل دزاني كسك ببتا سببي كافر بوني داكو بابي عزيداني داكو بابي وبتايبت كافر بون لو شايستي اويا لناوبتي لو فأردنا ايما ويستمان وابو أن يبدلهما ربهما أو من ضال لبين ببين لدياتي ويخواي قول لبويان بقورتوا من ضالت شكيان بيبداتي ربهما تي من ضال خيرا منه من ضالت زور باستر لو من ضال لا صاروا عناد لاملو كافرة أو تي من ضالت باشيان بيبدا خيرا منه زكاة من ضالت زور باستر لو من ضالي كوا لا صاروا لا ويربو باستر لويك زكاة معناتي زكاة واتا لباتشي لدل باتشي لخاويني كلمة زكاة لزماني عربي بمعنى الطهارة النماء واتا باتشي قشا سندن بمعنى هم باتشي دي هم قشا ونما كذن يعني من ذلك لو بري باتشي دل باتشي ميشك باتشي بإيمانه ومن ذلك هميشه وبردوام قشبك لأخلاقي لخوروشتي سود بقيني بدور بري خوي أو زكاة وأقرب الرحمة ليه ليه أخوي يزمو أقرب الرحمة واتا أو من دالا زور بسوز وبزي تربيت لهم كسك تساكي باشتر بك لقداكو بابي وأقرب الرحمة يعني تي أقرب الرحمة واتا لهم كسك زيادة صيلي رحم بدي بقين لقداكو بابيتي سبحان الله قد تمشي قرآني بيروز بكين لهن شوين إخواي جودا كأموشقاري بمرو بكا كتاكل لقداكو بابكا تدفرمي وبالوالدين إحسانا داكو بابي بيش خستيا أو ذا إحسانا ندانا كلمة إحسانا صيغة أمرا بلام تصيغة أمرا بيدو المصدر شيوي مصدرة أو مصدرة معنى أمري تدايا لو خواي قدفن وبالوالدين إحسانا واتا وأحسنوا تاكبكا بالوالدين لقداكو بابتان
إحسانا باشترين تاكا يعني إنسان كتاكي دك لك داكو بابي ناكو نابي تاكي كدني تو لقد داكو بابت وكو تاكا بي لقد مامت لقر برادرت لقر خزمو كسكت نا زور كسي زور رزي برادري خوي دلي زور قصة خوشة لقد برادري بلام لقد دايكو باوشي سبحان الله دري بي برا دري سركيا قصي الرقا أو نابيت أو أخلاقي إسلام ومسلمان نية لويا وأقرب الرحمة أو بري صيلي رحم دي بدي تاكا كردن وأو بري نزيكاتي خوي لبوداكو بابي خوي أنزام ددا زور صيلي الرحمة تاك دقيني لقداكو بابي خوي تاك ترين كردويان لقليان دكا إنت خذت بردوام دبي دفرمي وهوي كرداري سيما كبريتيب وأما الجدار يعني وأما إقامة الجدار واروها سبارد براس كرنوي ديوارا لارو لويرك كراستم كردوا هو كاركيتيا فكان لغلامين يتيمين أو ديوارا لغلامين لو دو من ضالي تازة بيقيشتو كتمنيان بتسوكا يتيمين هردو كان بباوكن أو من دالانا دو من دالن يتيما نقيشنا حدي بلوغ كتواناو طاقتيان هبيتا لو بريو بدني إيشو كاري دنياي خويان لغلامين يتيمين كواتب زانا يتيم سنقوري إلى إسلام زانا لغلامين يتيمين لويا خواي قول وادك بيغمبري آخر زمان بيتيمي لدايو بي باوك لو تكلناو كومال قي بيج إسلام جاهلي يتيم زور بتاوش سير كم سوق دكرا سير دكرا زور بتاوش كم سير دكرا هيز ريزي نبو أو من ضال زايع دبو داككا داچی ئەو منداڵی کە میردی دەمرد باوکی ئەو منداڵی دەمرد داکەکە دەبووە بیرات مامەکانی وەکو کەل و پەلی ماڵی مردیەکەی ئافرەتەکەش دەبووە میرات ئەوەی کە زایع دەبوو منداڵەکانە لۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ فەئەمە اليەتیمە فەلا تەقهەر ئەی پێغەمبەری خوا سەبارەت بە یەتیم نەکەی بەڕووی هەر بەشاخێن و لقريان طندو قصي رقو ناقوشيان لقل دابكان لير دا خواي قول بازك فكان لغلامين يتيمين في المدينة لو شاردا لو قنددا دو من ضالي يتيم هبو خواي قورا لبرخاتري أو دو يتيبا پیغمبريچي أولو العزم لقيتش لبندا تاكا كاني خواي قورا يكا چان دبتا وسطا واروها پیغمبريچي أولو العزم دبتا شاگرد لو خزمت كردني راس كردنوي ديواري مالا يتيمك يتيم تنقوري إلى إسلام لو برزار براستين تاكا كردن لقى يتيم زوزر قوريها بيغنبري خواد فرمي صلى الله عليه وسلم أنا وكافل اليتيم كهاتين ده فرمي من لقر أو كسي كفالتي يتيمك دكا وكو أوتو فنزوين للروج قيامته زانا وكان تحته كنز لهما بوبوي أو ديوارا من رخاد تسام كردوا چونك اگر او ديوارة بكت بايا لجير او ديوارة كنزون گنجينيك واتا كوبا زيرك يان صندوق زيرك زود ساك لكا ملتشي كدان درابو لبو او يتيمانا كقوربن لو خويان بيبن لجير او ديوارة بو اگر ديوارة كبكت بايا خلشي او قندا كأوندا تمعكار كأوندا بيسكا كأوندا الرزيل كميوان داري إيمان لكت تساويان بو بارو بولي أو يتيمة بكت بايا أو جنزينة لو خويان ديان برد لو باريزغاري كردي ملشي أو يتيمانا لو يا أمن ديوارا كم تاكر دوا وكان أبوهما صالحا وكان كاتي خوي باوشي أو من دال يتيمانا أبو ما باوشيان صالحا بياوشي صالح تاكبوا لو لي رخواي يقول باسي باوشي واندكا واتا لبري باوچی او من داڵانە زۆر پیاوەتی صالح بووە زۆر سیقە و متمانەی بەخوای گەورە بووە کاتی خۆی ئەو ماڵی کە دانایە لەبن ئەو دیوارە سپاردیتی بەخوای گەورە سبحان الله تەوەکل چەند میهمە ئینسان کاتێکە پشت بەخوا دەبەستی بۆیە کە گەنجینەکە دادەنێ لەبن ئەو دیوارە تەسلیمی چی دەکا دەیکاتە ئەمانەتێک دەی سپێری بەخوای گەورە بۆیە خوای دەفرێن وەکانە ئەبوهما صالحا
ئەو پیاوە زۆر متمانی بەخوای گەورە بوو لێ خوای گەورە دوو پێغەمبەرێکی ئولول عەزم و پیاوەک لە بەندە چاکان دەنێری کە ئەو ماڵی لێ بپارێزی وەکانە ئەبوهما صالحا. ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ وەکانە ئەبوهما جەد سابع حەف پشت لەو پێشتر پیاوەکی زۆز و صالح بووە تەأسیری هەبووە لۆ ئەو نەوەی خۆیان یعنی سبحان الله چەند تەأسیری هەیە یعنی کەسێک پیاوەکی زۆز و صالحە والله ئەگە تەأسیر لۆ کوڕی خۆشی نەبی لۆ کوڕی لۆ کوڕی لۆ کوڕی ئەو هەدێتە خوارد سبحان الله لۆیە زۆر تەأسیری هەیە چاکبوونی دایک و باوە. خوای گەورە لە سوورەتی نیساء دەفەرموێ وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم دەفەرمێ ئەوانەی کەوا مەترسیان هەیە لە دوای خۆیان منداڵ و نەوە و وەچەی بچووک لە دوای خۆیان بەجی بێڵن لە پاش مردنیان خافوا عليهم زۆر دەترسێت بەزایع بچن لە ناو بچن بفەوتێنە و منداڵانە ماڵ و سەروەت و سامانیان بەدەست نەکەویت لە برسان بمرن. خوای گەورە دەفەرمی ئەگەر ئێوە دەتانوێ نەوەکانتان منداڵەکانتان پارێزراو بی فەلیەتەقوا الله لە خوای بترسێن. تەقوای دایک و باوک تەأسیری لۆ منداڵ هەیە وليقولوا قولا سديدا هەمیشە و بەردەوام قسەی چاک و جوان و ئامۆژگاری منداڵەکانتان بکەن تەأسیری دەبێ لە بۆ ئەو منداڵەتان چەند تەأسیری وەکانە ئەبوهما صالحا فأراد ربك ئەی موسا پێغەمبەر پەروەردیگاری تو مەبەستی وابوو ئەها بزانە لێرە لە کوونکردنی سەفینەکە فەرمووی فەئاڕەدتو لە کوشتنی غولامەکە فەرمی فەئاڕەدنا ئێمە ویستمان بەڵام لۆ چاکردنەوەی دیوارەکە پارێزگاریکردنی لە ماڵی ئەو منداڵە یەتیمانە فەئارادە ڕەبوک پەروەردیگاری تو مەبەستی وایە. لەو ئاەتە زۆر جێی هەروەستەیە کە ئێمە بەڕاستی بزانین شتی خراپ هەمیشە دەدەینە پاڵ خوای گەورە کونکردن شتێکی عیب و خراپە نەیدا پاڵخوا کوشتن شتێکی خراپە نەیدا پاڵخوای گەورە دایە پاڵخۆی و موسا بەڵام ڕاستکردنەوەی دیوار پارێزگاریکردنی ماڵی ئەمانەت شتێکی زۆر گرنگ و گەورەیە دەیداتە پاڵخوای گەورە باسی خۆی هەناکە. فأراد ربك مەبەستی خوای پەروەردیگاری تو وابوو ئەن یەبلوغا ئەشودەهما ئەو دوو منداڵە یەتیمە گەورە بن ببنە تەمەنێکی عەقڵ و ڕوشد و چاکە و خراپەی خۆیان لێک جودا بکەنەوە وەیەستەخریجا کەنزەهما ئەو گەنجینەی کە لەژێر ئەو دیوارەیە دەری بینن لۆ خۆیان ڕەحمەتە من ڕەبیک کە وەکو ڕەحمەتێکی خوای گەورەیە لە بۆیان لەوێن دەرەدانرایە ڕەحمەتە من ڕەبیک کەواتە ماڵ و سەروت و سامان زۆر گرنگە خەڵکەکەی دەرێ ماڵ چییە کاکە ماڵ زۆر ئەساسە ماڵ بەهەشتی پێدەکڕێ ماڵ خوای گەورە بە خەیر لە ناوی بدۆ لە چەندی شوێنی قورئان وإنه لحب الخير لشديد حب الخير يعني حب المال بزانا ويحبون المال حبا جما مال خۆشەویستە ماڵ ئەگە بە حەلالی بەدەستی بینی ئەگەر بە حەلالی سەرفی بکەی ئەوە بەڕاستی وەکو داهاتێکە بەهشتی و سەرمایی بەهشتە کەیتە بەهشتی پێدەین لێیە ڕەحمەتە من ڕەبیک ئەو گەنجینەیە ڕەحمەتێکی خوا بوو لە بۆ ئەو دوو منداڵە وما فعلته عن أمري لە خۆڕە ئەو ئیشەم نەکردووە ئەو کردارانەی کە کردم لە خۆ نەبووە کەسێک ئەمری پێکردیمە ئیلهامێکی ئیلاهی بووە خرایتە ناو دڵی من شتی ئاسایی نەبووە. ذلك تأويل ئەوە ڕۆنکردنەوەی من بوو لێکدانەوەی هۆکاری ئەو کردارانەی من بوو کە ئەنجاممدا لە بەرچاوی توشتی زۆر خراپ بوو لە ڕووکەش دەشتی باش نەبوو جێی مەترسی بوو ما لم تستطع عليه صبرا کە لەسەر شتانێک کە ئەتو سەبر و کە توانات نەبوو سەبری لەسەر بگری ئارامی لەسەر بگری ما لم تستطع طبعا لە ئاەتەکانی هەمووی تستطيع لێرە تستطيع عليه صبرا کە توانات نەبوو سەبری لەسەر بگری دام بە خۆدا بگری لە بەرامبەر ئەنجامدانی ئەو کردارانە. سوود و پەند هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە کەسی زانا و خوداناس پێویستە بەهانەی هەژار و نەدار بێت بە تایبەت ئەو هەژارێ کار دەکات و هێز و بازووی خۆی بەکار بێنێت بۆ سەرخستن و پشتیوانی کردنیان ڕوو بە ڕووی زۆردار و ستەمکاران بێتەوە بەکردەوە ناڕەوا و نادروستەکانیان ڕازی نەبێت یعنی ئینسان دەبی هەلی کار بدۆزێتەوە پشتیوانی بکە لەو کەسێک کە کار دەکات یارمەتی بدا ئەگەر بە قسەی خۆش بی ئەگەر بە ڕووی مادی بی ئەگەر بە
هەڵوێستێک بیتن هانیان بدە خەڵک لەسەر دەست و مستی خۆی بە وزە و توانای خۆی ماڵ و سەروەت و سامان پەیدا بکە. خاڵی دووەم منداڵی خراپ هەندێ هۆکاری و سەرگەردانی و لاڕێبوونی دایک و باوچیان دەبن. یعنی منداڵی خراپ هەندێ جار دەبێتە هۆکاری سەرگەردانی و لاڕێبوونی دایک و باو. لۆی ئەو منداڵە بەڕاستی ئینسان دەبی حەد و سنووری لە بۆ دابنێت. خاڵی سێم لابردون و نەهێشتنی خراپەیەکی کەم و بچووک بۆ ڕێگرتن لە خراپەیەکی گەورە و کاریگەرتر دروستە. خاڵی چوارم چاکترین ڕەوشت و ئاکار تەزکیەیە کە هۆکاری هەموو چاکەکانی ترە وە گەورەترین چاکە دوای مافی خودای گەورە چاکەکردنە لەگەڵ دایک و باوک. خاڵی پێنجەم ڕێز و گەورەی بێباوک و پارێزگاریکردن لە ماڵ و سامانیان کاریگەری باشی و چاچی دایک و باوک بۆ منداڵەکانیان لە دوای خۆشیان تاسیر و کاریگەری دەبی لە بۆ منداڵەکان. خاڵی شەشەم بەرهەمی ئارامگری و خۆڕاگری کە ئارامگرتنی پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێ ئەو هەموو پند و ئامۆژگاریانەمان پێبەخشی ئامۆژگاریانەیان پێبەخشیوین. یعنی موسا پێغەمبەر ئەکەر هەرزوو لە خضر دابڕابایە یان خضر زوو موسای لە خۆی دوور بخزبایەوە ئەو هەموو شتەمان پێ نەدەگەیشت. ڕوونکردنەوە یەکێ لەو خاڵانێک کە زۆر گرنگە ئەوەیە هەمیشە ئینسانی ئیماندار وەکو عەقیدەی ئەهلی سەلەف دەبی بزانیت بە هیچ نەوعەک صفاتی خراپ نابی بدەینە پاڵخوا و هەر صفەتێکی باش بی دەبی بیدەینە پاڵخوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئەها بزانە لە کاتێکەوە کەشتێکە عیبدار دەکا دەرێ فەئەڕەدتو کاتێک غولامەکە دەکوژی گەنجەکە دەرێ فەئەڕەدنا دەیداتە هەردووچی کردارەکەت داتە پاڵخۆی و موسا. بەڵام لە ڕاستکردنەوەی دیوارەکە فەرمووی فەئەرادە ڕەبوک. لۆی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام دەفەرمووی وەئیذا مەریضت فەهوە یەشفینی کاتێک کە ئەمن نەخۆش دەکەوم نەخۆشەکە داتە پاڵخۆی فەهوە یەشفینی خوای گەورەیە شیفام دەدا شیفا دەداتە پاڵ خوای گەورە. لۆی ئینسانی مسلمان نابی هیچ شتێکی خراپ بدەیە پاڵخوا. مەسەڵەن زۆر جاری وایە کابرا چ دەرێ ئەو نەخۆشیە خراپە ئەو نەخۆشیە پیسە ئەوە فعلی خوایە نەخۆشی نابی بیدەیە پاڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالا. فعلی خوای گەورە خراپی تێدا نییە. دەتانی برەی مەترسیدار نەخۆشیێکی مەترسیدار نەخۆشیێکی گەورە بەڵام ناکرێ هەر شتێک فعلی خوای بی یان باەک هەڵبکە ئەو باە پیسە یان ڕووی زەمانە ڕەشبی کاکە زەمانە یعنی خوای گەورە لێ ئەو شتانە نابی ئەوە بەڕاستی کردداری زۆر خەتەرە دەبێ ئینسان خۆی بپارێزی لەو کردارە خراپانە. خاڵیشتر وەکو ڕوونکردنەوە لە بابەتی ئەوەی کە باسی بکەین لە دەربارەی خضر. بزانی خضر چێە؟ خضر بریتیەوەی کە خوای گەورە لە قورئان لێرە باسی کردووە دەفەرمێ خضر چێە؟ عەبدەن من عیبادینا بەندەیەکە لە بەندەکانی ئێمە. بەڵام دیارە کە دەفرن بەندەیەکە لە بەندەکانی ئێمە چێە؟ بەندەیەکی ساڵح خواناس زۆر چاک بووە. خضر هەندێک لە زانایان دەفەرمون لە نەوەی ئادەمە لە نەوەی ئادەم کە دەکا لە نەوەی ئادەم لە پشتی ئادەم هاتە خوارێ لە نەوەی هەندێک دەڵێن لە نەوەی ئیبراهیم پێغەمبەر لە پشتی وانەوە هاتووە هەندێک دەڵێن نە لە نەوە و وەچەی هاڕوونی کوڕی برەی موسا پێغەمبەر بوو عەلەیهی السەلام. نەوەی لە پشتی موسا پێغەمبەر بوو هەندێک دەڵێن نە لە پشتی ئیبراهیم پێغەمبەر بوو عەلەیهی السەلام. طبعا لە ئاینەکانی پێشی خضر لە جوولەکە لە مەسیحی لە هەموو ئەوانە باسی ئەو بەندە چاکەیە کراوە کە بەندەیەکی چاک بووە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دایناوە. خضر لۆ پێی دەوتری خضر وەکو لە صحیحی بوخاری هاتووە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما سمي الخضر لأنه جلس على فروة بيضاء فإذا هي تهتز من خلفه خضراء. پێغەمبەری خوا لە صحیحی بوخاری دەفەرمێ لۆیە پێی دەوتری خەضر لەبەرەوەی کاتێک کەوا لەسەر عەردێک دابریش بایە ئەو عەردە ڕاستەوخۆ گەشە و نمای دەکرد کەسک هەردەگەڕا کە شوێنەکەی بەجی دەهێشت ئەو شوێنە کەسک و سەوز دەبوو زۆر بەجوانی. ئایا خضر هەتا ئێستا
ماوەیاننا طبعا هەندێک زان دەڕێن بەتەمەنترین مەخلوق ئەو خضرە بووە کە دەکا دەڕێن خضرونی کوڕی قابیلی کوڕی ئادەم هەندێک دەرێن هەدەیدەنەوە یعنی سێ پشت لە پاش ئادەمە هەندێک دەڕێن نا لەنەوەی لە پشتی باوکە ئیبراهیم بووە هەندێک دەڕێن نەخێن لە پشتی موسا پێغەمبەر بوو ئەو سێ ڕەئیەی تێدایە. بەڵێ سەبارەت بە خضر سەلامی خوای لەسەر بی ئایا خضر پێغەمبەرە یان نا طبعا خلافی تێدایە. هەندێک ئیبن حەجەر لە دەربارەی ئەو ئاەتی کردەوە ما فعلته عن ئەمری لەو ئاەتە دەفەرمی ئەو بەڵگەی لەسەر کە وحی لۆ هاتیە يعني کە مادەم وحی لۆ هاتبی دەڵێ ئەوە پێغەمبەرە. هەروەکو ئیبن عەطیە بەغەوی لە زۆرانێک لە ئەهلی عیلم دەجێڕتەوە دەڵێ پێغەمبەر بووە بەڵام ئایا ڕەسوول بووە یان نەبی بووە خلاف لەوەیدا هەیە. ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەرێک بووە و یەکێک بووە لەوانەی کەوا قەومەکەی وەڵامی داین و ئیمانیان پێهینایە. هەندێکیش دەرێن نەخێر بەڵکو وەلیەک بووە لە وەلیەکانی خوای گەورە عەبدێکی ساڵح بووە ئەوە ڕای جمهوری عولەمایانە کەوا عەبدێکی ساڵحە و پێغەمبەر نەبووە. بەڵێ خضر ئایا تا ئێستا باوە یان مردیە طبعا خلافەیە هەندێک لە زانایان ڕایان وایە خضر حتا ئێستا نەمردیە و بەردەوام مایە و سەردانی خەڵکانێک دەکا بە یعنی سەردانی خەڵک دەکا و واروەها هاموشەی لەگە هەندێک خەڵک دەبی و خەڵک خەونی پێوە دەبینی و ئەو بابەتانە ئایا جیهان ڕەئی بەقوەترە. طبعا اختلافەکی زۆر هەیە ئایا لەوانە ئیمامی قورطوبی ئیمامی نەووی ابن صلاح شارەزوری و ابن كثير وإمام بخاري وأبو بكر برين عربي كمشهورة أو أنا هم الرأيان واي أو زانا به زانا ويان بيان واي خضر وفاتي كرديا نماوة أواني كدلين ماوة لحياة ماوة كعب أحبارة كدجرنا ولا كعب الأحبار رأي هندق وايا كدلين تارك سنة هميشة وبردوام لسر روي زوي ماينة لوانا إلياس خضر إدريس عيسى سلام إخوان نسربي دارين أوانا تأستا لحياة دان جيهان قول بقوترا بابلغي أوي كباس مانكت طبعا زاناني هذا برس أو بيش الزاناني كباس مانكت كإمام قرطبي مفسير شي قبري قرآن إمامي نووي يتشك لأقطابي إمام شافعي ابن صلاح شارزوري ككابرية محدثة ابن كثير كمؤرخة ومفسرة إمام بخاري كخاوني صحترين كتابة أبو بكر عربي كخاوني كتابي أحكامي قرآن همويا أوانا كزاناي زور قوران رايان واي وفاتي كرديا بلغيان تيك وفاتي كرديا خواهي يقول للقرآن ده فرمي كل نفس ذائقة الموت همو نفسك دبي بمري أويج نفسه يعني نبالي نفسه كوانت دبي مرتبي لدوائي ده بيغمبري خوالة فرموديك ده فرمي صلى الله عليه وسلم روش ينرو للصحابة كان دكا دفمي دواي 100 صاليكا هيت كسك لأيما لسروي زوي ناميني همو من دمري هيت كسك لسروي زوي ناميني خضرج لسروي زوي يعني نبالي كوات أويج لما لو بلغكاني أويكا أويش كسك بوا آساي بوا مردنا كي بالي كسك بوا وفاتي كرديا مردوا نماوا لويا أو رأيي كدليتن تا استماوا ضعيف لاوازا زيادة الإسرائيليات كان والجراوة والله تبارك وتعالى أعلم وأعلى وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.